ئەوسا زۆر بە کورتی چەمرامێ بابەتەکە زۆر سیاسی بەڵام پێیوەستە بە خەڵک و کێش و گرفتی خەڵکەکە بەردەوام مافەکانیان زەو دەکرێت. پێ دوایە کە هەڵبژاردن ڕێگەیەکە بۆی کە تاکەکانی ئەم کۆمەلگای کوردیە بتوان بە شێواز لە شێوازەکان مافەکانیان وەربگرنەوە؟ وەڵا بە پێی ئەزمموی 4 ساڵی کاری پەرلەمانیم کە سوپاس بۆ خۆی گەورەم ئەوە ئەبێ خەڵکی و شایەتی بە بەڵام من لە نەفسی خۆمە زۆر مرتاحم لەوەی کە الحەمدوللیلا شەوم خست بۆ سەر ڕۆژم خست بە سەر شەو بۆ ئەوەی کە مافی تاکێکی هەوڵاتی جێبەجێ بکەم. جاری وا هەبووە لە پێناو ئیمزایەک تەوقیعێکی مەسیری هاوڵاتیەکی بەڕەگەز عێراقیش نەبووە گەیشتومەتە بە هەولێر لە سەعات 3:30 بەیانی لێرە بەڕێکەوتوم لە هەولێر تەوقیعێک بکەم نامەیەک ڕسمی بۆ نمونە لیژنەکەم ئاراسی لایانی پەیوەندیدار سەرۆکایەتی هەرێمە ئەنجومەنی وەزیرانە سەرۆکاتی پەرلەمانە بکەم تا ژیانی ئەو کەسە پارێزراو بێ. ئەمڕۆ چۆنەڵێ بیرم لە کۆمەڵێک مەزڵومی ناو زیندانەکان کردەوە کە الحەمدوللیلا زۆرێک لە سزادراوان کە بە منکوبترین بوون بە زوڵم بەستەم بە نادادی سزادرابوون الحەمدوللیلا بە هەنگاوی یاسایی ئازاد کران. بەشێکیان بە لێبوردنی تەندروستی، بەشێکیان بە لێبوردنی تایبەت، بەشێکیان بە لێبوردنی ئازادبوونی بە مەرجی فڕاجی بە شەرتی. ئەوانەمە کۆمەڵێک کردووە کە الحەمدوللیلا دڵخۆشین کە زۆرێک لەوانە کەزا پەیوەندیان پێوە کردوون و لە ژیانێکی ئاساییان و الحەمدوللیلا زۆر زۆر چۆنەڵێ شیاون بۆ کۆمەڵگا. بۆیە ئەڵێم کە من بە نمونە دوێنێ یەک هاوڵاتی تەلەفۆنی بۆ کردم 22 ساڵ بەستەم و بە نادادی لە سز نابوو. کاتێک لەگەڵ هاوپیشەکەم ڕۆیشتین کەیسەکەمان بردە لای دادوەرێکی بەڕێز، دادوەری زۆر چۆنەڵێ بە ویژدانی شەیە. ئەوەستا ماوەی ئەم دادوەری کە لە سوسیال میدیا ئەوی بڵاو بوویەوە کە من بەخەو بینیومە بینیومە بە چاو دەی دادوەری ئاوە من چوم سەردانی دادوەرم کردووە چەند جار عقوبەت دراوە لەبەرەوەی چۆنەڵێ زۆر دادگەرانە پیشەیانە ئیشی خۆی کردووە. کاتێک ئەو هاوڵاتی پەیوەندی پێوە کردم وتی کاتێک کە ئێوە هاتن کەیسەکەی منتان بردە بەر دادوەرەکە وتی ئەمە زوڵم بووە ستەم بۆ من ئاگاداری کەیسەکەم بکەری تاوانەکە ڕۆیشتووەکو بەرزەکی بانامەوەی دەرچووە ئەم سەلام دێستا ئازاد بوو ژیانی دەست پێ کرد پرۆسی هاوسەرگیری دەست پێ کرد. ئەڵێ من کە ئازادم هەتا ئەو ڕۆژێ ئەمرم هەستەکەم قەرزارێکیەوەم بەڵام ئێمە نا قەرزاری هەموو خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی ئەم هەرێمە بووین لەبەرەوەی نوێنەری گەلی نوێنەری ئەوان بووین بە هەموو ڕەنگ و دەنگەکانەوە.